دانیشتوانی قەزای قەرەداغ لە پەراوێزخستنی شارەکەیان لەلایەن حکومەتی هەرێمی کوردستانەوە نیگەرانن و ڕایدەگەێنن. تا ئێستا سنوورەکەیان بەدەست خراپی خزمەتگوزاریە سەرەتاییەکانی وەک کەمی سەرچاوەی ئاوی خواردنەوە و نەڕەخساندنی هەلی کار و کەمی بینای دام و دەستگا حکومیەکان و چەندین کێشەی دیکەوە دەناڵێنێت. سوپاس بخۆی وڵاتێکی ڕێژەی باران باشە، ینی بەڵام ئیسفادە ناکرێت لە ئەو ڕێژە بارانە ساڵانە ئەبارێ، ینی تۆ ناتوانیت ساڵانە چەند پرۆژەیە بکەی، ینی لە ساڵانی ڕابردووە کە ئەم وڵاتە بودجێکی باشیە بووە نەتوانراوە سەرچاوی ئاو دروستکرێت، نەتوانراوە بیری باش لێ بتری بۆی ئەم کێشانە بەردەوام دووبارە نەبن. تۆ گیتە هاوێن تر خەمی ئەوەتە کە ئاو نەمێنێت، ئەچیتە زستانە خەمیەوەتە کارەبا نەمێنێت، هەموو وەرزەکان کێشەکان دیای کراوە. هاوڵاتیان داوا دەکەن حکومەت زیاتر گرنگی بە کەرتی گەشتیاری لە سنوورەکە بدات و لەو ڕێگەیەشەوە دەرفەتی کار بۆ گەنجانی قەرەداغ بڕەخسێنێت. لەو بواری گەشتیاریە ئێمە بەڕاستی فەرامۆش کراوین، ئیشی باش لە ڕووی گەشتیاری نەکراوە کە ئەکرا ئیشی باش بکرێ و داهاتێکی باش بێ بۆ ناوچەکە و خەڵکانێکی زۆر لە کاتەکانی بەهار و پاییزۆمانە کە سەردانەکەن ئەتواندرا سوود لەوە بگیرێ، بەڵام حکومەت وەکو پێویست ئاوەڕی نەداوەتەوە لەلایەنی گەشتیاریەکەی. ئیمقامی قەرەداغ سەرڕای پشتیوانی داواکاریەکانی دانیشتوانی شارەکەی، بەڵام نەیتوانی هیچ بەڵێنێکی کردداری لە ڕێگەی پەیامەوە بە هاوڵاتیانی سنوورەکەی بدات. وەدیسانە کۆمەڵە مەعاناتی تر هەیە کە ئەمە تایبەتە بە قەزاکەی ئێمە ڕێگەوبانەکانمان، چونکە بەڕاستی لە پرۆژەی و پلانی 50 ساڵی حکوومەتی هەرێمی کوردستانە دەبوو دووسایدی سلێمانی قەرەداغ جادەی دووسایدی سلێمانی قەرەداغ تەواو وایە لە ساڵی 2018، بەڵام وەکووتم وەکو بەهۆی قەیرانەکانەوە ئەو دووسایدەش دروست نەکرا. و خاڵێکی تریش هەر لەو پلانە تونێلی قەرەداغ سلێمانی بوو، ئەو تونێلە دەبوو ئەو تونێلەش دەستی پێ بکردایە، هەرچەندە ئێمە ئێستا بە دواداچوونی بوو ئەکەین بۆ ئەوەی بۆ لە ئایندەدا ئینشاءڵڵا قەراغیەکان سوود لەوە ببین. بەهۆی سەرەکی نەبوونی ناوەندی شارۆچکەکە لە هاتوچۆکردی دانیشتوانی شارەکانی دیکە، زیاتر لە هەر ناوچەیەکی دیکە فرۆشیارانی شارەکە پشت بە هاتنی گەشتیاران دەبەستن لە وەرزی بەهاردا، بەڵام بەهۆی کەرەنتینە کاسبکاران زیانێکی بەرچاویان بەرکەوتو، حکومەتیش هیچ جۆرە قەرەبوویەکی نەکردنەوە. ژمارەی دانیشتوانی قەزای قەرەداغ زیاترە لە 13500 کەس و دابەش بووە بەسەر ناحەیەک و 86 گوندا، کەوە خۆیان باسی دەکەن لەگەڵ ئەوەی ناوچەکەیان قوربانی داوە و ناوچەیەکی گرنگیش بووە بۆ پێشمەرگە، بەڵام وەک پێویست ئاوڕیان لێ نەدراوەتەوە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قەرەداغ.